بینەرانی زووم ئەم کاتەتان باش. من دێرین حامید خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری تایبەت پێتان شادەبمەوە. بەرنمەی ئەم جارەمان لە هەولێری پایتەختی کوردستانەوەیە لە ناو هەشتمین خولی فستیڤاڵی شانۆی نێودەوڵەتی هەولێر. ئەم فستیڤاڵە ماوەی چەند ساڵێکە بەردەوامە، ئەڵبەت لەگەڵ بەردەوامبوونی بۆ چەند جارێک وەستاوە و دەستی پێکردوێتەوە. لە پاڵ پرسی گرنگی فستیڤاڵ و گرنگی ئەم جۆرە فستیڤاڵانە لە ناو ڕەوتی کللتوری هوەری کوردی و لە ناو شانۆی کوردی چەندین پرسیتر هەیە وەکەوەی کە شانۆ لە ئەم ڕۆی دنیای ئێمە کەوتۆتە کوێوە و ڕۆڵی شانۆ چییە و تا چەند ئەم فستیڤاڵانە ئەتوانن گرنگیان هەبێت و ببنە فاکتەرێک بۆ ئەوەی کە شانۆی کوردی بەرەو پێشەوە بچێت. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسانە و زۆر پرسیتر میوانداری چوار شانۆکارم کردووە بە چوار ئەزمموی جیاواز و لە چوار ژینگەی جیاوازەوە ئەمڕۆ میوان من بۆەوەی کە بتوانین پێکەوە گفتوگۆ بکەین. سەرەتا پێم خۆشە میوانەکانتان پێ بناسیێنم. تریفە خانمان لەگەڵە تریفەی کەریمیان کە خانمە شانۆکارێکی کووردە کە وەکو ئەکتەر وەکو شانۆکارێکی چالاک لە ڕۆژەڵاتی کوردستان ماوەی چەند ساڵە کارەکات. خۆشحاڵم لەگەڵمانی تریفە خان. زۆر سپاس بژیت. شانۆکارێکی تر کە ئەمڕۆ میوانمانە یەکێکە لە هەرە شانۆکارە زۆر دڵسۆز و زۆر خۆشەویست و داهێنەرەکانی کورد کە ویش بەڕێز مامۆستا کامەران ڕەوفە. مامۆستا کامەران ڕەوف تقریبا لە کۆتایی هەفتاکان و لە هەشتاکان و نەوەدەکان و تاوەکو ئێستاش وەکو دەرهێنەر وەکو ئەکتەر وەکو شانۆکارێکی ئەکتیف ساڵانە بەردەوامەوە نمایشی شانۆیی هەیە و زۆریش دەنگی ناڕزایەتی بەرزەکاتەوە هەمیشەش یەکێکە لەو شانۆکارانەی قسەی جدی هەیە لەسەر پرسی شانۆ. مامۆستا خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵمی لەم بەرنامە توانین پێکەوە گفتوگۆ بکەین. شانۆکارێکی ترمان لەگەڵایە لە شاری دهۆکی ئازیزەوە بەڕێز مامۆستا عادل حەسەن کە ئەگەر گونجاو بێ بڵم باوکی شانۆی دهۆکە و یەکێکە لەو کەسە دڵسۆزانەی ماوەی چەندین ساڵە لە هەشتاکانەوە تاوکو ئێستا بەبێ دابڕان هەمووکو شانۆکار هەمووکو کەسێک لە ناو ئیدارەی وەزارەتی ڕۆشنبیری و لە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و نەر وەکو بەڕێوەبەری گشتی کاری کردو هەتاوکو ئێستا پاڵپشتێکی گەورەی جوڵانەوەی ڕۆشنبیری و بە تایبەت شانۆیە لە ناوچەی بادینان و بە تایبەت شاری دهۆک. مامۆستا خۆشحاڵم لەگەڵمانی. کەسێکی ترکە لەگەڵمانە یەکێک لە تقریبا نەتوانم بڵێم کەمترین ڕەخنەگرمان هەیە ئێمە لە ناوەندی شانۆی کوردی کاک حەمە سوار عەزیز کە یەکێک لە هەرە دیارترین و یەکێک لە چالاکترین نووسەر و ڕەخنەگرەکانە لە ناو شانۆی کوردی و بەردەوام لە گەشتێکی بێسنوورایە بۆ بینینی شانۆی و بۆ قسەکردن لەسەر ئەزمونە شانۆیەکان چ لە ناو هەرێم چ لە دەرەوە. کاک حەمە سوار خۆشحاڵم لەگەڵمانی. هیوادارم ئەمڕۆ پێکەوە هەمومان بتوانین گفتوگۆیەکی باش و جدی لەگەڵ پێکەوە بکەین لەسەر ڕەوتی شانۆ. کاک حەمە سوار سەرەتا با لەو شوێنەوە دەست پێکەم. ڕاستە تۆ وەکو ڕەخنەگر ناسان بەڵام ئەندامی باڵای ئەندامی سەرۆکی لیژنەی ڕەخنەی لە ناو فستیڤاڵی شانۆی نێودەوڵەتی هەولێرەوە یەکێکی لەو کارکتەرانەی کە ساڵانە ڕۆڵێکی بەرچاو هەبووە لە خستنە ڕێوە ئەنجامدا لە دروستکردنی ئەم فستیڤاڵە. پێم خۆشە باسێکی ئەزمموی فستیڤاڵی شانۆی نێودەوڵەتی هەولێر بکەی بۆ ئێمە بۆ بینەرەکانمان بۆی کە لێوە بچینە ناو گفتوگۆکانمان. زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ کەناڵی زوم کە بەم شێوەیە باخ بە کللتور دەرە بە تایبەتی شانۆ. لە ڕاستیدا بیرۆکەی دروستکردنی فستیڤاڵی هەولێر کە زیاتر لە 15 ساڵە ئێمە و بیرۆکەیە لەگەڵ مامۆستا هیوا سوعاد و بەوەکو بەڕێبەراتی هونەری شانۆ ئەو بیرۆکەمان داڕشت. ئێمە لە کاتێکا بووین لە ساڵی 2009 شانۆی کوردی لە قۆناغێکی باشە بوو، نمایش بە بەردەوامی هەبوو لە هەموو شارەکانی کوردستان. ینی هیچ جۆرە قەیرانی داراییمان نەبوو، کێشەمان نەبوو. بیرمان لەوە کردەوە کە ڕنگ و دەنجی شانۆکاری کورد لەو لۆکاڵیە مەسەرن بینە دەرەوە هەنگاوێک بچینە ئەو دیو بۆ پانتایی عراق، پانتایی وڵاتە عەرەبیەکان، پانتایی جیهان، لە مقابلی ئەوەش بتوانین کۆمەڵێک شانۆکاری دنیا بێنینە هەولێر بێنینە کوردستان بۆ ئەوەی ئالوگۆڕێکی کللتوری لە ڕێی فستیڤاڵەوە دروست بێ. یعنی ئەو کاتە بوونی فستیڤاڵ خۆی لە خۆیدا کارێکی زۆر لۆژیکی بوو لەبەرەوەی ئێمە کار و شانۆ و بەردەوامیمان هەبوو لە هەموو شوێنەکە و فعلا فستیڤاڵیش توانی ینی پانتایەکی زۆر باش داگیر بکە و ببێتە ڕوبەرێکی زۆر باش بۆ بەرکەوتنی شانۆکارانی کوردستان لە هەر چوار پارچەکەی. ئەو ئامانجەی کە فستیڤاڵتان لە پێناوە دروست کرد و خستە سەر پێ لە ئێستا و ئامانجە پێکێت ئێستا کە ئێمە لە ناو ئێستادا کە ئێمە لە وەکو پرسی کللتور بە شێوەیەکی گەورە لە قەیرانێکی گەورەدان دڵنیام هیچ فستیڤاڵێک ناتوانێت ئەو ئامانجە پێچێت کە بۆی دروست. کەواتە بۆچی گرنگی فستیڤاڵ لە چیایە بۆ ئەوتانوێت فستیڤاڵکەن؟ لە کاتێکە تۆ ڕێگە پێ نادرێت شانۆ بکەیت. چێ ڕێگە نایە؟
خۆت دەزانی چێ لە وڵاتە دەبێ باسیکی بینەرەکانمان سیاسەتی نازانن کلتوری چێ لە وڵاتەدای ڕۆژێ سیاسەتی کلتوریمانەیە ئێمە فورزە هەمان بێ خۆ ئێمە بۆچی وەزارەتی ڕۆشنبیری هەیە لە هەموو وڵاتانی دنیا بۆ ئەوەی ئەم وەزارەتە سیاسەتی کلتوری وڵاتدا ڕێژێ دەنا بۆچیە خۆ وەزارەتی ڕۆشنبیری تۆڵی وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵەوەی سیاسەتی کلتوری نیە ڕێگەش نایشانەوە بکەیت وەزارەتی ڕۆشنبیری سیاسەتی کلتوری نییە هیچ پشتیوانێکی بەس بۆ شانۆ نییە ئینسان بە حەق بڵێ بۆ هیچ بوارێکانی مەگەر شتێک بە سەریان فەرز بکرێ دانا نیان کرد دەنا بۆ مەسەرەن پارە بۆ فستیواڵی خەرجەکەم بەڵام بۆ شانۆگەریە کە 5 میلیۆنە ڕەتیەکەنەوە بۆ فستیواڵێک 100 میلیۆن خەرجەکەن لەبەرەوەی ئەم 100 میلیۆنە ڕەنگە زۆرێک فشار هەیە بۆی تێیپەڕێنن بەڵام بۆ کاری شانۆی تێی ناپەڕێن لەبەرش دەرهێنەرێکی بەستە زمانی ماڵوێران ئەبێ 100 دەرگا بکە تا 7 میلیۆنی بۆ سەر بکەن 10 میلیۆنی بۆ سەر بۆش سەرم ناکەن لە ئاخیریا بۆیان گرنگ نییە بۆ فستیواڵ گرنگە لەبەرەوەی فستیواڵ ڕوویەکی مارکتینگی میدیایی هەیە ئەوێ لە فستیواڵ بێن لە ئفتتاحەکەیە لە مەراسیمەکەیە دانیشن باسی شانۆ بکەن یەکشت بۆ من زۆر پرسیارە بۆ نمونە ئفتتاحی کردنەوەی ئۆپنینی ئەم فستیواڵە دوێنێ بەڕاستی ئەتوانم بڵێم ئۆپنینێکی سەرنجڕاکێش نەبووە کەسایەتی زۆر گرنگی سیاسی و حکومی تیا بەژار نەبوون و پرسێکی کە هەیە کە دووسێ جارە هەستی پێیەکەم ئەو فستیواڵە کللتوری و هوەریانەی کە لەم دەڤەرە ئەکرێت لە دەڤەری زرد ئەگەر ئاواجیەکەینەوە بۆ منە فستیواڵی نێودەوڵەتی سینەما لە دووە کرا من لەوێ بووم ئەوە فستیواڵی شانۆ ئەکرێت لە هەولێر من بەرپرسانی وەزارەتی ڕۆشنبیر بۆ نمونە وەزیری ڕۆشنبیری نابینم بۆ یعنی ئەم هەستەکەی مەسەلەن جۆرێک لە جۆرەکان لە ناو وەزارەتی ڕۆشنبیری بە تایبەت دوو ئیداریەکەیە کە من بە ئاشکرا هەستی پێکەم بۆ منە وەکیل وەزیری ڕۆشنبیری لە ناو چالاکیەکانی هەولێر و دووەک ئامادەیە وەزیر و ئامادەی نییە کە سەر بە زۆنی سەوزە بەوە بە پێچەوانشەوە لە زۆنەکەی تر پێچەوانە ئەبێتەوە پرسیارێکی تر کە بۆ من گرنگە ئەوەیە بۆچی ئەم ئامادەیە کە لە ناو وەزارەتی ڕۆشنبیریە بەرپرسەکان ئامادەییان نیە لە ناو هەولێر ئێمە ئەبینین هێشتا چەمکی یاخود دەستەواژەی بەڕێوەرەتی ڕۆشنبیری بەڕێوەرەتی شانۆ بەکارهێنین لە کاتێکا لە سلێمانی بووە بە بەش هەتا ئێستا هەولێر نەچۆتە ژێر ئەم ڕێخستنە ئیداریەوە ئەمە جۆرێک لە جۆرەکان هەرەو دابشکردنە کللتوریە نییە بۆ منە پرسیارەکە هەر بۆ تۆ دوایش ماوسعاد لە ڕاستیدا مەسەلەی توا بۆست ماوسعاد تۆ ڕاجوتم دانی مامۆستا ڕاستیژی حتا کو نوکەب گۆر زانی نامن و کو بۆ ماوەیەکی باشی من ناو وەزارەتە ڕەوشەنبیری کار کردیە دیتنا من حتا نوکە حکومەتە کوردی نەشیە مرۆڤێ پەیوەندیدارێ ڕاستەوخۆ هونەر و ڕەوشەنبیری بە وانە دانیتە جهێ بەرپرسایەتیە زیاتر ئەو کەسێتن چ وەزیر چ وەکیل وەزیر حتا ڕادەیەکی حتا مدیر عام و یدیترژی بەری هەر تشتێکی سەحتکەنە ئەنتیمائیە حزبی و پاشینە سەحتکەنە کابووی کاری چەند دبکێر هێت چەند دبکێر نایێت ئەوە وەلێت کرد و ئەوە تو بەسەرەن تەهەست پێکری تا بەحسێ زۆنا کری زەر و سوورە زەر و شینە کە چ ناڤل چ مشکلەنیدا ئەوە دیتنا من گرێدای کەساتیە مرۆڤی بخوب خوبەیە از زونا زرجی بس همین شول سلیمانیت بینیم و از همین شول دیاربکر رجل بینیم و هر جهه که هنر تده هبید از بینم ویدا میدا کسی ریکل حوالت زونا سلیمانیه نگیریه بین هولیریان بین دوکه کسی ریکل یه ویرجی نگیرتیه که بچ نبیده بس پرسوه اره اوانا او کساتی ویانامان بو هنری ویانامان بو چانده ویانامان بو روشنبیری وان دیتنک استراتژی هیا بو وی کاری آن نه دیتنا من هکه هبید ویدا می تو هست پینا که و وقتی نبید بله ده هست بکه دی بیت وظیفه وقتی بیت وظیفه جی بیت بیروقراطیات وقتی بیت بیروقراطیات جی ابرو کب صناعی تو شیوه گوت نبیش دست خوش بێت دەست خۆش مامۆستا کامەران تازە ئەوە بەڕێ زاتین با بێمە لای تۆش کە وتم با لەم بەرنامە قسە بکەینەوەوانە وت وازم لێ بێنە با شەڕم توش مەکە با ئەوەنەی کە ڕقم لێڵ نەگرن ئەو جۆرە لێ بێومێدیە بۆ مەسن شانۆکارێکی جدی وەکو تۆ کە لە حەفتاکانەوە تاوکو ئێستا ناوێکی دیاری ناوشانوی کوردی و عێراقی ئەگەیتە شوێنێکەڵی وا لەوە زیاتر دوژمنم بۆ دروست نەبێت بۆ بێ دوژمنە بۆ دروست بێ کاتێک حەقیقەتێک باسەکەیت خۆی کاک دێرین ئەم کێشەیە لە دوو باڵە ئەتوانین جایکەینەوە باڵی یەکەم کە پەیوەندی بە سیاسەتی کللتوری و سیاسەتی ڕۆشنبیری دەوڵەت
تەوەری دووهەمیش خۆمان لەناو خۆمان و هونەرمەندان خاڵی یەکەمیان ئەگەر ئاوڕێک بینەوە لە وڵاتان تەمەشاکەین گەورەترین بوجە گەورەترین ئیحتیمام ئەیرێ بە وەزارەتی ڕۆشنبیری چونکە میلەتان شەنازی ئەکەن بە ئەدەب و کولتور و هونەری میلەتەکەیانەوە و هەستەکەن سەرکەوتنی ئەدەب و کولتوری خۆیان بە سەرکەوتوی ئەزان بۆ وڵاتەکەیان ئەگەر نمونەیەک بێنمەوە لە کۆلۆمبیا ئەچن بۆلای سەرۆک کۆمار پێڵێن با ئێمەش کاسی عالم ڕێک بخەین و پێڵێن بۆ پێڵێن شۆهرە و پیاکەینەوە شتانە ئەڵێن شۆرەی چی ئێمە مارکیزمان هەیە چ کاسی عالەمان بۆ چییە فەخریان ئیساش بڕۆ لە اتحادی سۆڤێتی ماڵی چێخەف ماوە بڕۆ بۆ لەندەن ماڵی شکسپیر وەکو خۆی ماوەتەوە کەواتە بزان ئەم بلەتانە چەند ڕێز لە ئەدەب و کولتوری خۆیانێ ئەگرن بەڵام بەداخەوە لێرە تەماشا ئەکەین وەزارەتە کولتوریەکان دوا وەزارەتەکەوە شەڕی لەسەرەکەن حیزبەکان بە وەزارەتێکی گرنگی نازانن بزەبت من لە چەندین شوێن و چاپێک و نەوتومە وەکو بنی سنووقی تەماتەوەیە تەماتە فریقاوەکانی تر بە بەلاش ئەیەن وەکو پاداشتێک ئەیەن بە حیزبێک بە شوێنێکی کە بەڵام ئاور لەوە نارێتە کۆزاتی ڕۆشنبیری چ گرنگیەکی هەیە بە تایبەتی بۆ وڵاتێکی وەکو کوردستان کە بە درێژایی مێژوو لەژێر دەسەڵاتی دوژمنانە بووە دوژمن چی ئەکات خاک داگیرکردن ئەو گرنگەی نییە بە قەیەوەی عەقڵ و هەست و هۆشی تاکی ئەو کۆمەڵگایە داگیرکات لەبەر ئەوە بەڕاستی ئێمە ئەو بۆچوونمان نییە بۆ ئایا مەقسوودە مەقسوود نییە ئەوەیان نازانم باشە تۆ بۆ یەیت کە برادێک ئەەکەی بە وەزیری ڕۆشنبیری کە هیچ ئاگادارێکی لە ئاتی ڕۆشنبیری نییە باش ئێمە هونەرمەندانمان زۆر هەیە لە هەموو حیزبەکان حیزبین یعنی ئەندامی حیزبێکن لەگەڵ ڕێزم بۆ هەموو حیزبەکان باشە بۆ ئەو هونەرمەندە ناکەی بە وەزیری ڕۆشنبیری ببوورە لێرە توەسێنم تۆ پێت وایە کێشەی کللتوری و ڕۆشنبیری ئەم وڵاتە بەدانانی هونەرمەندێک لە ناو وەزارەتی ڕۆشنبیری چارەسەرە بێت ئێمە کێشەیەمانەیە کە هونەرمەند وەزیر نییە یان کێشەی ژێرخان و کێشەی تێڕوانینمان بۆ کللتور هەیە سەرکەوتن تەنها بوجە نییە سەرکەوتن ئەو عەقڵەیەکەوە ئەو بوجەیە ئەبا بەڕێوە چۆن یەکێک بۆ کاک عادل کاک حەمەسوار کاک فڵان عەقڵی هونەریان هەیە و ئەزانن چۆن بەڕێوەی بەرن بەڵام بەداخەوە کەوا ئێمە وەکو پاداشتی بۆ برادێک کە ساڵانێک من لەگەڵ ڕێزما بۆ هەموو برادرانێکەوە خەباتی ساڵانیان کردووە و بەردەوام من وتومە ئەوەی کە ساڵانێکی خەباتی دوور و درێژی لەگەڵ تا بۆ بەڵێ مستحقە پاداشتی بیتێ خانووی بیتێ سیاری بیتێ بتوانیەوە بواری خوێندنی بۆ بڕەخسێ شتەکەمان یەک تۆز گشتگیرترکەین من پێم وایە بە درێژایی دروستبوونی حکوومەتی کوردی تەنها یەک کەسە بوو لە ناو وەزارەتی ڕۆشنبیری کە زانی ئامانجەکەی ناپێکیەی ژمامۆستا شێرکۆبیە کەس بوو کشایەوە نەچوە ژێرباری دوای چەند مایەک ئەحمەد سالار هەبوو فەلەکێدین کۆکەی هەبوو باشە یعنی کەسە بەڵام کێشەکە ویستم ئەوە بڵێم ئێمە کەسانمان هەبووە باشە بەڵام کێشە ڕۆشنبیریەکانمان هەر بەردەوام بوون یعنی بەڕسەتی برادەران بەڕاستی داوای لێبرد نەکەم ڕەنگە سەرە بڕیشم پێ بەڵام ئەم جملەیە زۆر گرنگە کێشە لەو ئێمە هەموو کێشەکان فێرم دەخینە ئەو دی و بەڕاستی بەشێکی گەورە کێشەکان خۆمانی دوایێنە سەر خۆمان باشە دوایێنە سەر خۆمان جارێک تریفەخان ببوورە زۆر چاوەڕێت کردووەوانە پێم خۆشە تۆ وەکو شانۆکارێک کە ساڵانێکی زۆرە لە ڕۆژهەڵاتی کوردستان خەریکی شانۆی و ئاگاداری جوڵانەوەی شانۆ و ئەو بزافە کللتوری کە لە ڕۆژهەڵات ئیشی لەسەرکرێت بەرامبەر بەوەش ئاگاداری دۆخی باشوور هەیت ساڵانە لە فستیڤاڵەکان ئامادەیت هەیە کارە شانۆیەکان تێنی لێرە پێشکەشیەکەی سیمینارەکەی وەرکشۆپەکەی وەکو خانمێکی شانۆکار لە هەردوو بەشەکەی کوردستان ڕۆژهەڵات و باشوور ئامادەیت هەبووە پێت وایە هەتاوەکو ئێستا ئەو کێشانەی کە ئێمە باسیەکەین لە دەرەوەی ئەم کێشانەگەر تۆ سێری دۆخی
شانۆ و دۆخی کللتور بکەیت لە باشووری کوردستان دۆخی ئێمە چۆنە ئەوە نەخراپە کە ئێماوە باسیەکەین یاخود ئاهێکی تایەوە گەشببینیکی تایە من پێشەوەی کە باسی کوردستانی باشوور یا ڕۆژهەڵاتکەم بەبێ گوریزێ بم بۆیەکە من خۆم خەڵکی ڕۆژهەڵاتم بەڵام ساڵهای ساڵ دانیشتووی تارانم بەڵام وەکو کەسێک کە کارم نووسین وە شانۆنامەیە هێشتاکە بەها بنچینەیەکانی منی تاکی کورد لە جغرافیای کوردستان ناتە دەرەوە من ماوەی 26 ساڵ لە تارانەژیم ئێستاکی شانۆنامەیەکم نییە لە مورد تاکی فارسۆ بێت لە مورد کۆمەڵگای جغرافیای فارسۆ بێت لەبەرەوەی کە هێشتا ئەو بەها بنچینەیانە هەستەکەم جیهانی دەور و پشتی شانۆکاری کورد هێشتا ئەو کێشانەی تیا هەیە تایە ئەکتیڤە خەریکە ململانکەی لەگەڵا ئاکاتەوە ئەم شتە دەرباز لە خۆم نابینم بە جیهانی دەور و پشتی خۆشم وایە لە هەموو وڵاتانی دنیا هوەر بە تایبەت شانۆ ڤیترینی شارستانیەت و مەدەنیەت و ینی هەموو دنیا هوەریان ئەڕازێنەوە کە بێژنە مە خاوەن ئەمەین ئەنی لا اقتصاد لێیان بۆ هوەر لە تمشاکێمە بەحسێکمانەیە بەناوبەینا مەتنیەت ینی ئاشتیدانەوەی و ڕفاقت بێ نێوان هوەر لەگەڵ مەباحثی کۆمەڵ ناسیە لەگەڵ فەلسەفا ینی هەموو ئەمانە ڕۆژ بە ڕۆژ جامە شناسانی ئوروپایی فیلسوفەکانیان نووسەرەکانیان بەنۆعێک دەرگایەک بۆ نزیک بوونەوە لە شانۆ ئەدۆزنەوە بەداخۆ ئێمە بێ بزانین لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هێشتاکە ئایا شانۆ بۆ حکوومەتەکان بۆ سیاست مەدارەکان بۆ ئەوانێکی کاربەدەستی وڵاتێکن ئەسڵیەتی هەیە ینی بۆ خودی خەڵک تا ئێستا چەند فستیواڵەکان چەند حکوومەتەکان چەند کاربەدەسە سیاسیەکان توانیانە کارێک بکەن کە بۆ نمونە من فستیواڵی شانۆی هەولێر چەند دەورەیە کە سەردانی یەکەم زۆر بەداخۆم بۆ ئەوەی کە هوەرمەندەکان هەوڵی خوان ئان بەرپرسەکان هەوڵی خوان ئان بەرپرسە هوەریەکان هەوڵی خوان ئان بەڵام بۆ ئێمە بینەرێکی تایبەت بە شانۆ لەناو خەڵکان نابێنین ینی قاعەکان بۆ پڕنابێت لە خەڵک جگەل لە خودی میوانی فستیواڵەکان مەگەر بۆ ئەمگەر فستیواڵ بۆ ئەوە ناکریەکە هوەر ببرێتە ناو خەڵکۆ خەڵک لە ماڵەکانی خوان بێن ناوقاکان و سەیری شانۆکەن چەند شانۆ پێویستیە هێشتا بە کۆمەڵگای ئێمە چەند کاری لەسەر کریات ئەمە زۆر گرینگە بە من ئێساسەکە من بۆشاییە چ لە کوردستانی ڕۆژهەڵات چ لە کوردستانی باشوورە ئێمە لە ڕۆژهەڵاتە بە نوعێک لەگەڵ مشکڵاتێکی ترا دەست و پەنجە نەرمەکەین لە کوردستانی باشووریشا هەروایە کە من پێم وایە جێگە و پێگەی خۆیەتی ئەو دۆست و هاوڕێە عزیزانەکە لەگەڵ ئەو کێشانە دەست و پەنجە نەرمەکەن زیاتر لەسەر کێشەکانی کوردستانی باشوور بدوێن ویستم تێڕوانینی تۆ بۆ ئەم جۆرە فستیڤاڵانە بزانم یعنی مەسەن فستیڤاڵی شانی شەقامان هەیە لە دەربەنیخان فستیڤاڵی ئەم فستیڤاڵی هەولێرمان هەیە فستیڤاڵمان هەیە لە چەمچەماڵ فستیڤاڵمان هەیە لە کەرکووک تقریبان لە هەمووی ئامادەی تێبووە ئەو کێشەی ئایدنتی کە باست کرد ئەو کێشەی ناسنامەی کە باسی کرد ئەو کێشە شوناسیە تا چەند فستیڤاڵەتوان یارمەتیمان بن لە دروستکردنی یعنی ئەمە وامان لێ بکە خۆمان بناسین ئەم فستیڤاڵانە توانیوان ئامانجەکانیان بپێکن یان ئەسڵ تو هەستەکەی ئامانجەکەی لە پێناو سازگرتنی ئەم فستیڤاڵانەی لە پێناوە سازەکرێت قەتعەن کە فستیڤاڵەکان ناتوان هەموو ئامانجەکان یعنی من پێم وایە کە تۆ بتوانی پلەیەکەمەکانیش تێپەڕێنی بازەم ئێمە وەک بەرگی بەرەندە چاوی لێکەین نەیتوانیایی بەلێ باوجود ئێمە من پێم وایە کە قەتعەن بوونی فستیواڵەکان لە نەبوونیان زۆر باشترە لەبەرەوەی تۆ بینی فستیواڵەکانە بێ بە مەمەنێ بۆ تازەکردنەوەی دۆستاتی و هاوڕێتی نێوان هونەرمەندەکان بۆیکە کاری یەکترین ببینین بۆی کە ورکشاپ و سەمینار ئەگەر فستیواڵەکان نەبێت چەند ئێمە ورکشاپ و سەمینارە کریێت چەند هونەرمەندەکانە توان لە دەور یەکترینا جەم بنەوە بێکۆ تەبادولی بیر و ڕاو ئەندیشەیان بێ سیرکە ئێمە هێشتاکە ناتوانین فستیواڵۆک و فستیواڵ لە کۆمەڵگایەکی مۆدێرنا بەڕێوە بین ینی فستیواڵ لە 0 تا 100 بەدەست هونەرمەندەکانەوە بێ بەسەر بەخۆیی بۆی کە کارێکی تیموورک بێ وەلێ بە تەواوی ئەمانە من ئەحساسەکەم بوونیان لە نەبوونیان زۆر باشترە لە بەرەوەی کە کتێبی لێ چاپەکردیە سەمینار و ورکشاپی لێ بەڕێواچێ دۆرەهای پێشوو منم دی گروپهای باشی ئوروپایی هاتن خۆب ئەم گروپانە فقط گروپێنی لەگەڵ خوا تەکنیک ئێرێ بە هونەرمەند و شانۆکار ئەمانە هابینێ و قەتعەن بوونیان فستیواڵانە نەبوونیان زۆر باشترە دەست خۆش بێت مامۆستا لە دۆخێکا کە ئێمە لە باشووری کوردستان شانۆکارێک بە کورسیەکی زۆراتەیە پەڕێ لە دەرگای زۆرە بۆی بتوانێت ئیشێکی شانۆیی بەرهەم بهێنێت وە کەمترین
بودجە ئەخرێتە بەررەسی ئەگەر بشخرێتە بەررەسی شانۆی دروست کات لە دۆخێکی ئاوا ئەنجامدانی فستیڤالێک بە تێچووی بۆ نمونە فستیڤالێک ڕەنگە تێچووی دەکاری شانۆیی بێت فستیڤالێک گرنگە بەس بۆی کە ئێمە بتوانین پێکەوە کۆ ببینەوە پێکەوە قسە بکەین و شەو ڕۆژە ئەو چەند ڕۆژە پێکە و کاتێکی خۆش بەسەربەرین وەکو شانۆکار بڵێ فستیڤال گرنگە و کاری هونەریش گرنگە کاری شانۆییە لە وڵاتە ئەو گەیەنێتە ئەنجامێک کە ئەویش فستیڤالە و فستیڤاڵی نێودەوڵەتی زۆر گرنگە چونکە تۆ ئاستی هونەری و ڕۆشنبیری خۆت لە بوارە هونەریەکانە پیشانی گرانیشی کەیەوە ئێمە گەشتونەتە ئەم قۆناغا لە شانۆوە بڵێ کە شوێنێتە چ قۆناغێک توانیمانە پیشانی بین نەخێر ئێمە بڵێن لەم قۆناغای نەخێر بەداخەوە ئێمە هیچ هەنگاوێکمان نەناوە بۆ شانۆ یەکێک لەو کارە ساتانەی کە ئەیبینین ئەوەیە هۆڵەکانی شانۆ ڕۆژ بە ڕۆژ ئەڕوخێنرێت و بنات نانێنرێنەوە جارێکی کە ئەو کەلوپەل و ئامێرانەی کرە ناو هۆڵەکایە هی دێر زەمانە هەتاکو ئێستا ئامێرێکی تازە نەکڕاوە و ئێستا بڕۆن بۆ هۆڵەکانی شانۆی جیهانی بگەڕێن لە هەر بڕۆ دەرەوە لە هەر لە عێراق بچۆ لە دەرەوە بزانە لە کوێیت بزانە لە قەتەر لەمانە کە نزیک ئێمن لە سووریا بزان چه ئامێرێکی تازان هێناوە لە کاری وە لە بواری شانە و لە تەکنیکی شانەوە بەکاری ئەهێنن بەداخەوە ئێمە هیچ پلانێکمان نییە بۆ پەرەدان بە بواری شانۆ کە ئاستێکی زۆر زۆر گرنگە هیچ شتێکمان نییە تەنها کەوتۆتە سەر ئەرک و ماندووبوونیەتی و ئیسراربوون و عینادی ئەو هونەرمەندە کەوا چۆن بتوانێت بڕێک بوجەی کەم پەیاکات بۆ ئەوەی کارێکی شانۆیی بەرهەم بێنێت بەداخەوە بۆ ئەو کەسانی کەوا کاری شانۆیی بووە بە ژیانیان هەموو ژیانیان هەیە ئەگەر ساڵێک تێپەڕێ کارێکی شانۆیی نەکات تەنانەت ئیقاعی جەستەی تێکە چییە ترپەی دڵی تێکە چییە بوونی مرتبطە بە شانۆوە ئەو کاتی کە شانۆ ئەکا ئەڵێ من بوونم هەیە دەستخۆش مامۆستا عادل عفو ویست قسەکی من فقط ویستم نکتە اضافە بکەم مەبەستمانەوە نییە کە ئێمە فستیواڵ بەڕێوە چێ تەنیا چەند ڕۆژە هونەرمەندەکان لە دەورێکە سیرکە لە زۆر شوێنە وەکو تاران شتێکمان بەناو شانۆی بەردەوام هەیە یعنی گروپێک ماوەی 2 مانگ ئیشەکات 6 مانگ ئیجرا کاتەوە گروپا یعنی شانۆی بەردەوام یعنی تۆ هەر ڕۆژێک کە پێت خۆش بێ جیا لە فستیواڵ تیکەت وەرەگری ئەچی بە انتخابی خۆت 7 شانۆ 8 شانۆ هەیە لە تاتی شەر هەڵێ بژێری بچی ئەمە شانۆی بەردەوامە شانەیە کە هەر ڕۆژ هەر هەفتە و هەر مانگ وجودی هەیە لە شارێکا وەختی شانۆی بەردەوام وجودی نییە قەتعەن بوونی فستیواڵ دەتوانێت یارمەتی بابەوەی کە و ئەکتیڤ بوونی و هونەرمەندە بەردەوام بێت دەست خۆش بێ ئەلبەت من قسەکەی تۆم کرد بە پرسیارمە بەستمەوە نەبوو بۆ سوونەی تۆ وانێ یان خراپەوە ئیشی من لێرە ئەوەیە مەسەن زۆر جار شتێک بڵێم کە ڕەنگە وەکو تێڕوانینی خۆم جیاوازتر بێ لەوەی کە یکەم بە پرسیار بەڵام ئێمە ئیشمان لێرەوەی شتەکان بۆ یەکتر ڕوونکەینەوە زیاتر بۆی بینەرەکانمان تێ بگەن ئاریشا هەرە مەزن یا فەلسەفی یا هزریت هونەریدا حتانو کە ئەم هونەرمەند ئەم نەشێنە هونەری بکەینە پیشە هەندی هونەر نەبیتە پیشە هونەرمەند دەبیتە خۆزخۆزۆک سوالکە ببوورە تخوا ئەوە پرسێکی زۆر گرنگە مەسەلەی پیشەبوونی هونەرە بێ بە پیشە ئەم نەشێنە هونەری بکەینە پیشە چکەگەر بوو پیشەل بەرامبەری پیشەی داهاتی تێت دەمێ داهاتی تێت کەساتی تێدا پەیدات بیت بنیاد تەحتی تێدا چێت بیت هەر تشت چێت بیت وەختی نەبیتە پیشە نوکامت بووینە سوالکەر نەبەس شڕوویە داراییوە شڕوویە داراییوە ئەم سوالکەرین شروع راگەاندنێ و ئەم سوالکەرین یعنی بێگاوێ ئەگەر منو تا هەواڵینی نەبا یان منو کامیرەوانەوە کە هەواڵین نەبا چ جارەمت ڕاگەاندنێ دا نادەرەخیت کو دەربڕینش بۆ چۆ ناخۆ بکەم چونکە ڕاگەاندنا کوردی یا کەتی ژێر باندورا سیاسی دا وڵا وی گوت فلان تشت سەوارەیەک قڵپی وڵا لێرە هەنێ نەساخێک نزانم چ لێ هات یدنوزا یعنی ڕاگەاندنا معریفی یا فکری یا ژێر بنەمایت فەلسەفی ڕوولێ خون نەدیتە ئەوێ وەلی کریک و ڕاگەاندن نەشیە هونەرمەندێ ڕاستەقینە بەرچاو بکەت وەتات ڤێرەژیدا ئەم یەت بووینە سوالکەر ئەم یەت بووینە سوالکەر خوب بەرامبەری بینەریدا
يعني دنیای خرا که دا وقت بینر وقتی تدا پیش برهمه که هنری یه ممنون بهت و یه ممنون تصویر که گل بگیرید نو که امت ممنونین که بینرک دهتا پیش شانو گریامه وقتی ترجم ده هول داد خودش آمدد و کی منت کی المکری و تا ام یه چین درگاهات قطین بجن خلکی ورن پیش برهمه ما روی جرخان آبوری ما مستای پیش درجی صحبت السرکر يعني يا جهشتيا وقناغه كو روناهيا ديسكو يا الهولت شانوية داتتا برچاف كرن يا جهشتيا يعني وي راداي دپ شانوية بيت ابد 40 سال 50 سال سر اكبجن تمن دپ شانوية چوي جه رینشتنا یا بینری یا ولی هاتی هر نو برای سه کرسیکا دا کرسیکا چاره یاش کستیه سقایدا دی برخ ده هاوینه بومینا که باجر دو که هاوین هم نشین چه شانوگریا برچاو بکن بو چی؟ چونکی جه فکرنه نینه يعني نينا كو بينات بشد ساعات ونيفات دا برينتا خاري زوستان جي ام نشين برشاف بك بوشي چونكو جهه گرم كرني نينا الفيراجي واسا خل سليماني جي بيشوا واتا امنا جيرخان ابوريجي حتى تو پیدا كاي ويد بچي سوال كرني بكاي واتا بديتنا من كورتي داز گلك از حيش دريش كرني نا كم ده اول جباخ ديتنا من از پیشنیار كم يدي را گاندن نبيشتمه هنرمند بيشتمه سوال كم دەست خۆش هیوادارم ئێمە بتوانین ئەو ئەرکە بکەین و پرسیارانەی کە هەیە ئەوە پرسیار یەر و نەرمەندێکە لە ڕێگەی کەناڵی زوومە و بیکەین بە پرسی جددی و قسەی لەسەرکەین ئەوەی کە پێشمان بکرێ ئەڵبەت ئیشی لەسەرەکەین و بەردەوامە بین لەسەری کاک حەمەسوار پرسیارێکەیە زۆر گرنگە بەلامەوە ئەمە قسەی زۆربەی زۆری شانۆکارەکانە چ لە ناو هەولێر چ لە دەرەوە ئەڵبەت وە با ئێمە هەموو قسەکانمان وا نەکەوێتەوە کەمە بەسمان ئەم فستیڤاڵەیە بە شێوەیەکی گشتی باسی فستیڤاڵەکانەکەین لە ئەو فستیڤاڵانەی کە لە ناو هەرێمە ئاکرێت نەوەکو بە تایبەت هەولێر بەڵام با ئەم پرسیاریان تایبەت کەمەوە بە هەولێر لەبەری کە تۆ لە هەولێر ئایتووە ڕەخنەگری شانۆیشی شارێک کۆڵی شانۆی نەبێت شارێک نمایشی شانۆیی نەبێت فستیڤاڵ دەتوانێت چی پێشکەش بکات پایتەختێک شانۆی نەبێت ئەتوانێت چی بکات بۆ ئەو هەرێمەی کە هەیەی کاک عادل باسی پرسێکی زۆر گرنگی کرد یعنی ئەوەی کاک عادل باسی کرد سیر کە ئێمە بڕۆ بازارەکەمان هەموو ئاخر مۆدلە و تازە کراوەتەوە بڕۆ شەقامەکانمان تازە کراوەتەوە بڕۆ هەر کونجێکی ئەم وڵاتە فۆرمێکی تازەیە فۆرمی هەفتا و هەشتاکان نییە بەڵام بۆ دەچیتە هۆڵی شانۆکان هێشتا ئەو فۆرمەیە هۆڵی شانۆمان هەیە ئەوەی کە هەیە هۆڵی شانۆ نییە مەسەڵەن ئەمە ئێستا ئێمە لێرەین ئەمە هۆڵی شانۆ نییە بەڕاستی ئەمە 50 ساڵ پێشێستایە 6 ساڵ پێشێستایە بۆ ئەو سەردەمە ڕەنگە وەڵامی پرسیاری ئەو سەردەمە و پێداویستی ئەم سەردەمەی دابێتەوە بەڵام بۆ ئێستا بۆ شانۆ نوێ نابێتەوە بەڵام بەڕاستی بە ئەمەش تۆزێ بەویژدان بین یعنی بە هەموو گلەیەکان نەخەینە ئەو دیو ئێمە خۆمان تازە کردوێتەوە شانۆکاری کورد خۆی تازە کردوێتەوە باشە خۆ لە 2005 و 6 و 7 و 8 و 10 پارە هەبوو پارەی زۆر بۆ شانۆ خەرج کراوە چی کراوە لەم شارە توانرا و شانۆ بکرێتە پێداویستی لە کۆمەلگا توانرا شانۆگەرێک بکرێت سێماک خەڵک بیبینێ ئێستا بۆ شانۆ تۆ پارە نییە بەسەر چاو خۆ لە باکووریش پارە نییە کاک عادل ئاگادارە پارە نییە نەک پارە نییە لەژێر چاودێری و فشار و شتن لەژێر سەردابیشەکەن بەڵام نمایشێکەکەن ئەو نمایشی هاتە فستیڤاڵی کەرکووک نمایشی تەرتوفیانینە وتی 169 نمایشمان کردووە دە تۆ پێم بڵێ شانۆکارێکی کورد 50,000 نمایشی شانۆی کردبێ کاکە ئەو کەرستی ئێمەش بەرهەمی دێنین بەڕاستی گونجاو نییە لەگەڵ 2025 لەگەڵ ئەم بازاڕێک کە هەیە ئەم کەرستە ئێمە کەرستەیەکی کۆنا وەکو ئێمە کۆنە فرۆش بین لە وڵاتێکی مۆدێرنە بەڕاستی خودی گەورە سیرکە شانۆکار ئیش لەسەر خۆی ناکە ئیش لەسەر باگراوندی معریفی خۆی ناکە ئیش لەسەر دنیا بینی خۆی ناکە ئیش لەسەر ئەوە ناکە دانیشە بەس گلەی دەکات چکە هەموو شتێک ئاسانترە گلەی بکەین ئێمە هەمومان توانین بڵێن کە وەزارەتی ڕۆشنبیری وە هەموو قسەکان ڕاستە بەڵام بەشێکی گەورەی جارێک دانەویستین ڕخنەی خۆمان بکەین باشە بۆ تۆ بەرهەمێکەکەی سێ ڕۆژ خەڵک دێ ڕۆژی سێم 20 کەسی لەیە ئەی باشە کەواتە تۆ کەرستەیەکت بەرهەم نەهێناوە کە خەڵک ئەستن بەلاشیش بێتە سەیری کاخە لەم شارە شانۆ بەلاشە وەرە ڕۆژی دووەمی هەر نمایشێک دەی 30 کەسی لە نییە کەواتە ئەو کەرستەی تۆ کاک دێرین بەرهەمی دێنی ئەو کەرستە معریفی ئەو کەرستە معریفی تەنها علاقەی بە پارەوە نییە کاکە پیتەر بڕۆک لە گەرات نمایشی دەکرد خۆ هۆڵی شانۆی نەبوو زۆربەی شانۆکارەکانی دنیا لە شوێن لەسەر جادە کرد باشە ئالێرەیەک ناوبڕوەرگرن مەسن زۆر باسی بۆ نمونە پیتەر بروک
بەچی بوو بە پیتەر بروک ڕاستە لە گەراجێک نمایشی کردووە بەڵام ئەو پاشخانە ئابووری و ژێرخانە ئابووری کە لە بەردەست پیتەر بروکا بووە ژێرخانێکی زۆر بەهێز بوو پیتەر بروک توانیوێتی ستافێکی 100 کەسی با بۆ ئەفریقات توانیوێتی بیبا بۆ هەر وڵاتێکی تری دنیا بۆ نمونە ئاریان مونیشکین شانۆیەکی بردووە لە ئەفغانستان نمایشی کردووە 3 تیارێ ئاپاچی وەزارەتی بەرگری فەڕەنسی هاوڕایی کردووە 4 کۆنتێنەر بەس دیکۆرەکەیان گواستووەتەوە ئەم شانۆکارە ئەتوانێت داهێنان بکات بەڵام شانۆکارێک وەکو مامۆستا عادل باسی کرد لەناو هۆڵەکەیان من ئەمە ناکەم بە بیان و یعنی ئەیکەمەوە بە پرسیار هۆڵی لەناو هۆڵەکەیان ساردکەرەوەی نەبێت گەرمکردنەوەی نەبێت یعنی پلاتۆیەکی نەبێت بۆی کە ڕاهێنانی لێ بکات ئەو هۆڵەی کە نمایشی لێ کات مۆلیدەی نەبێ و مۆلیدەکەی هەبێ بێ گازی خۆی بڕوا گازەکەی بێنبی ئەم شانۆکارە ئەگەر خۆشی تازە بکاتەوە تا چەند زمینە سازی هەیە بۆی کە ئەو نوێگەریە پێشەشکا با بڕۆ مەلای مامۆستا بەس ئەمە زۆر گرنگە و پرسیارە بۆ پیتەر بڕۆک ئەمەی بۆ ئەکرێ بۆ شانەکاری کورد ئەمەی بۆ ناکرێت لەبەری کە لە کللتوری چۆکو ئینگلیزەوەیە کە مامۆستا باسی کرد لەبەری کە شکسپیرە پارێزێت بمبورە پەیوەندی بە حزوری پیتەر بڕۆکەوە هەیە ئێمە حزوری ئێمە وەکو شانۆکار لە نێو خەریتە ئەم وڵاتەیە چییە ئێمە بەقەد یەک مەلای مزگەوت کاریگەریمان نییە مەلایەکی مزگەوت بەیانی یەک لەسەر مینبەر قسێ بکە ئەم دەسەڵاتە تووشی لەرزی نەبێ بەیانی چی بێ بۆ جێبەجێەکە بەڵام 100 شانۆکار بەسەر ئەمجار بە خەیاڵیشی دانای لەبەرەوەی تۆ حزورت نییە لە ناو مەسەلە کۆمەڵناسیەکە لە ناو جوگە کۆمەڵایەتیەکانە سندیکایەکمان هەیە حیزب دروستی کردووە بەڕێبەرەتی شانۆمانە ئی ساڵی 1970کانە تیپەکانمان کاکە ئێستا ژەمە شانازی بە تیپەکانەکەین سەردەیم ئەم تیپە کۆ نەماوە ئەم تیپە کۆدانی کە عقلی هەفتاکانیش کراوە کاکە ئێمە کاریگەر نین کە کاریگەر نەبی دەسەڵات بۆ حسابت بۆ بکە بۆ هەڵ بۆ تازەکاتەوە دەبا ئێمە کاریگەر بین بتوانین ئازار بە بیانی هێشێنی وەکو بۆ ڕۆژنامە نووسێک ئەتوانێت دەبقەت ئێمە کاریگەر بێ بەڵام بۆ شانۆکارەکە بۆ قاعەکانمان شکاوە بەیاخی پێنادەن سارکەرەوەی تێناخن لەبەروی حزوری ئێمە بەقەت ئەوەندەیە کە ئێستا کاک عادل باسی دەست خۆش بێ مامۆستا کامەران وەچوونت ئەو حزوڕە بە بینەرەوەیە بینەرمان بۆ نییە بۆ شانۆیەکی شانۆگەرەیەکی جددی ئەەکەی بینەرێ لە 4-5 ڕۆژ تێپەر نابێت چۆن کاک حەمەسوار داوای ئەوەکە کە هونەرمەند خۆی پەروەردە بکات زۆر ڕاستە لەگەڵ ئەوەشە ئەبێت بینەر پەروەردەکرێت چۆن پەروەردەکرێت ئەمە ئەرکی دەوڵەتە کە چۆن بینەر پەروەردە بکە بۆ کارێکی گرنگی وەکو شانۆ لە هەموو وڵاتانی ئۆروپا مناڵەکەی من ساڵی 3 جار ئەیان بن بۆ شانۆ و شانۆی تایبەت بە عمرەکان شانۆی مناڵ شانۆی لەوە گەورەتر شانۆی لەوە گەورەتر و هەروەها هەموو مەکتەبێک مامۆستایەکی شانۆیان هەیە لە مناسەبەتاکانە شانۆگەریەکیان پێشکەشەکەن ئەبێت ئەم وەزارەتانە بەشداری بکە لە پەروەردەکردنی بینەر وەزارەتی تەخطیط وەزارەتی پەروەردە وەزارەتی تعلیمی عالی ئەنجا وەزارەتی ڕۆشنبیری کەوا ئەمانە سیستەمێکیان هەیە کەوا چۆن تۆی شانۆ بخەنە عەقڵ و هەستی بینەرەوانەیە کە بۆ سەپۆرتکردن ئەوەی مامۆستا دەڵێت گەلێک گرنگە یعنی ئەس پیشێک هەریکاریەتێکە من قەتع کردین بەری 6 هەیبە مە کارێکی دووکێ کرد ناوی داستانی کوردستان هەواڵەت یعنی هونەرمەندی دووکێ چونکی جەنابی سەرۆکی سەپۆرت کرد نێچیروان بارزانی جەنابی سەپۆرت کرد 15 ڕۆژە هەر قاعی 1400 کەس چنەتێ بە هەر 15 ڕۆژە قەپات بوو هەوە مامۆستات بژیت واتە دەسەڵات حکومەت vێت سەپۆرتێ بکات و بهندێ بوو بینەری کو ئەکە بژین بەرەف ئەوێ قۆناغی بە بچیت وەختێ مەسەلەن وەکی دیمە بیستەڤال کرد وەنە هێشتا ڕۆژە ئەفتیتاحیە خلاص نەبووی هێشتا بداوی نەهاتیە نیڤە بەرپرسە چۆنژی یعنی نەمانە تۆلێ بە دەرکەتن وەختێ ئەسوەک بینەرێک بینم کو بەرپرس حاضر نینە بمینێت هەمە هەر چ نەبیت حتا کو ئەو چاڵاکی خلاص بی دەمی یعنی بێژی ئەvە نەتشتێکی گرنگە مامۆستا عادل یەک پرسیار بۆ من دروسە بێت کە تەسەورەکەم پرسیاری زۆربەی شانۆکارەکان بێت بۆچی بەرپرسێک لە ئاسێکی زۆر باڵا لە شارێک بۆ یەک نمایش ئەبێ بە سەپۆرت بەڵام لە ئاستە فراوانە کللتوریەکەیە لە ئاستە نەتەوەیەکەیە نابێت بۆ نییە یعنی ئەم بێ بەرنامەینە با بەرنامە نینە هەکاتبێ بەرەخف دێت بۆ میساڵ یعنی حکومەتە هەرێما کوردستانێدا تو بێ بەخدێ بەرنامەوێدا هونەر و ڕەوشەنبیر و تاک و دمایە داوی خاڵە و خۆل وێ داوی خاڵێژی کاربوونایەتە کردن واتە
ام توی بواریدا اکویژن ام یت لاواز بون و سبب لاواز بونجی او ما مستای کساتیا هنرمندی خوب خویه کەسایەتی هونەرمەندی کورد بۆ لاوازە یعنی وەزارەتە دا کار کردی ئێمە دڵنیام ژمارەیەکی زۆر هونەرمەندان ئێمە ئەبینێت کەسایەتی هونەرمەندی کورد بۆ لاوازە چ ئەرکێک لەسەر هونەرمەندی کوردە نەیتوانی بێجێ بەجێکات ئەو کەساتی چێ کرد دەهان بیستان هونەرمەند مەهەنە ساڵت نۆتادا هونەرمەندێت هەرە باش بوون دەسەڵاتێ پارێ باش ئێخستە بەر لە پێوانە هاری کاریەکە باش بکرد نوکەل کیڤەنە نکاخرت بونا تاجر يتشن فيلا آباد كانوا يتشن مطاعم آباد كانوا هر نمانت هنري دا وقت دا صلاة بيني هنرمند أبا حاليوية كو حاضرة بو تشتكي تايبات دستاش همي تشتي بر بدات هوي دمي أو هنر قيمة ناهد أو هنرمند بقيمة ناهد أو هول بقيمة ناهد واتا أوا ما مستاي قوتي كساتيا هنرمند كرد هنرمند كرد آريشة هر رمضان باور بكم چونکه بارفتر حوالت من زمینت منن باور بکه هنرمندی کرد از وگاوت شم بیجم نوت سال خره که یک پرتوک ناخیم یعنی سال 360 روزه خر بکه یک پرتوک کاخان دی آن نه دم تو نخینی تو تقال معرفه نچی تو تقال معلومه نچی تو تقال پیشکفتن نچی وی دمی دی کساتیه که یعنی باشە مامۆستا کامەرانیەمە وەلای تری فەقات تۆکو توێژەرێک لە بەروی کە کەسێکی ئەکادیمیت و توێژینەوەکەی لە بواری شانۆ و باسی ڕۆڵی کۆمەڵناسی وانت کرد لە دۆخێکی وەکەوەی کە ئەم شانۆکار و خەڵکە بە ئەزمونەی ناو شانۆی کوردی باسییان کرد چی بکرێ بۆی کە لەو دۆخە دەرچی من پێم وایە هێشتا لەم وڵاتانە شانۆ بە پێویست نازان ینی غافڵن لە جێگە و پێگە و تەئسیرێکە شانۆ بەسەر کۆمەڵگاو هەیەی بەسەر پەروەردە هەیەی بەشێک لەمەش ئەم بەشێک لەم ڕەخنە هەروواکە حەمەسواروەتی بەڕاستی گەڕێتەوە بۆ خودی هۆنەرمەندەکان بۆ نمونە ئێمە ئەحساسکەین ئێستا بۆ بەیانی حکوومەت باشترین قاعەکان باشترین ئیمکانیاتێکە ناو هۆڵێکی شانۆیە هەیە بۆ هونەرمەندانی تەرتیبدا هونەرمەندەکان چەند شانۆی ڕۆژی دنیا ئەناسن چەند شانامی باشی دنیایان خوێندێتەوە چەنێ متالعەیان هەیە چەندێک ئاستی شانۆی کوردی خوێنێتی خۆی لە ئاستی شانۆی جیهانی نزیک بکاتەوە چەندێ پەرفۆمەنسە ناسن تێکس پەرفۆمەنسیان خوێندێتەوە چەندێ درامی ئۆپەرا ناسن ئەمە بەڕای من ئەمە خەسارێکە کە وەکو نوکی پەیکانێک کە هەم بەرامبەر بە حکوومەت هەم بەرامبەر بە هونەرمەندەکانە یعنی ئەم شتە بێ بشکڵێکی متوازن لە هەردوو لاوە دروست بکرێت بەڕای من دووبارە تاکی دەکەم واگە بەیانی هەموو ئیمکانیاتی هونەریشمان بێ لە نەهایەتە هونەر ئەمرێکی فەردیە ئێمە ئیمکاناتمان گەرێکە بەڵام هونەر ئەمرێکی فەردیە هونەرمەندی کورد چەندێک مەفهومێ بەناو تێکنیکە ناسێت بە چەندێک لەناو کاریا جێبەجێیەکات ئەمە گرینگە کە هونەرمەندەکانم بخوێنەوە شانۆ ببینن سەفەر بکەن لەگەڵ خوان پرێزنتکەن شانۆی باش لە جیهانە ببینن هاتوچویان بێ کانێکت بن و بەڕای من زیستی هونەرمەندی ئێمە زیستێکی هۆنەری نییە ساڵی دەفعەیەک چندانە فستیواڵ بکرێ کارە ئامادە بکەن ئەمە ناکاتەمە زیستی یەکدان هونەرمەندێ بەداخۆ دەست خۆش بێت مامۆستا کامەران هەموو قسانە بە پرسێکەوە بەسمەوە کە پێشتر بە منەوت چەند جارێک باسمان کردو ئەویش ئەوەیە تۆ جارێک پێت وتم وتت دەسەڵاتی کوردی ڕاستەوخۆ و زۆر بە ئاگاییەوە یان بە عەمدی وا ئەکات هونەر و هونەرمەند ئەو کارێکیکا لای بێبایەق بێت مەسن تووشی ئەم ناومێدی و ئەو دابڕانە بێت کە ئێسام هاوڕێیانە باسییان کرد ئەتوانی لەسەرەوە قسم بۆکە پێ دوانێ هەموو ئەو کێشە و قەیرانی کە تریفەخانە لە هونەرمەندی ئێمە ئەبدەیت نییە ئەوەی کە کاک حەمەسوارە لە هونەرمەندی ئێمە ناخوێنێتەوە ناگەڕێت هەموو شتانی کەم هاوڕێیانە باسییان کرد پەیوەندی بەوە هەبێ هێزێکەیە کە بە عەمدی وا ئەکات هونەرمەند ئاوا بێت و بێزار بێت لەو کارێکی کات و لی دوورکەوێتەوە تەنها ئەمێ وەڵامەکەی پێشوم تاواکەم و دیێمە سەر ئەو خاڵە ئەو مناڵەی کەوا تۆ ساڵی 3 ساڵ ئەیبەی بۆ شانۆ و پیشانەیی لە گەورەبوونیە ماوەیەک نەڕوا بۆ شانەوە هەستەکات ئەو تۆیە لە مێشیە ئەیجوڵێنەیە شانۆ ئەبێ بە پێداویستیەکی کۆمەڵگا کە بوو بە پێداویستێکی کۆمەڵگا تەماشاکەی ڕۆژانە هۆڵەکانمان پڕە لە خەڵکی چەندین جار چوون بۆ چەندین شانۆگەری بۆ نمونە ئەخیر جا شانۆگەری هاملێت لە دەدگای لاهای نمایشکرا کە چوون بیتاقە نەما بوو چەندین ڕۆژ
4 ساعت 5 ساعت وتیان ئەبێت بیتاقە ببڕی بۆ 4 ڕۆژی کە ئەنجا شوێنێکە دەستەکەوێت. ئەمە کللتورێکە دایانەوە تۆ چۆن بینەر بۆ شانۆ دروستکەی. بێمە سەر پرسیارەکەت ئایا بۆ بایەخ ئەیرێ بە زوربەی بوارەکانی کە بەڵام بایەخ نادرێت بە کللتوری ڕەسەنی کوردی وەکو وتم چەندین ساڵ ژێر دەستە بووە. ئەوەنەی ڕژێمە داگیرکەرەکان لە ئەدەبی ڕەسەن ئەترسن، لە هونەری ڕەسەن ئەترسن، لە چەکدارەکانی ناترسن. پێش ڕاپەڕین برادران لە هەولێر ویستیان مەموزین بکەن بۆ ڕژێمی بەعس نەیهێشت بکرێ، چونکە ئەدەبێکی ڕەسەنی کووردە. دەبەرەوە نایەڵێتەوە ئەیەوێت تەجریدیکە لە ڕەسەنایەتیت. ئایا ئێستا بۆ ئەکرێ؟ دوای ئەم چەندین ساڵە لە ڕاپەڕین ئەو مژدە خۆشی کە پێمان بەخشرا کە دەسەڵات دارێکی کوردیەت حکممان نەکات، بۆچی شانۆ فرامۆش کراوە، میوزیک فرامۆش کراوە، بوارە ڕەسەنەکانی کە فرامۆش کراوە. بەڵام تەمەشا ئەکەین وە لە کەناڵە جیاوازەکانەوە ئەبینین کەوا چەند بایەخ ئەیرێت بە کەسانێک کە شایەنی ئەوە نین کەوا بەو جۆرە بایەخیان پێ بدرێت. برادەرێکێتە سەر کەناڵێک لە تەلەڤیزیۆنەکە ئەڵێ وەڵام من بە ساڵێک 2 ساڵ ملیۆنە دۆلارم پیا کردووە، ئەوەگەم پیا کردو ئەوگەم پیا کردووە. هونەرمەندێکیش باشە چەندین مانگ لە هۆڵەکە ئیشەکە 500,000 ئەگەر دەستی کەوێت. بایەخدان بەم برادەرە بۆ ئەعلانکردنی بۆ ئەمە جێگای پرسیارە. من ئەڵێم خەمخۆری بۆ کورد و کوردستان خەمخۆریە بۆ ئەدەب و هونەرە ڕەسەنەکەی بەدڵنیایی نەک هونەرە هەڵتۆقیوەکان. دەست خۆش بێتری فەقان ویستە قسە بکەیت. لە زۆرێک لە حکوومەتەکان ئاگاداری ئەوە هەن کە شانۆ ئەندیشە سازە، شانۆ هونەرێکی ئاوانگاردە، شانۆ حەقیقەت ئەبەخشێ، ڕووناکایی ئەبەخشێت، بەر بە شانۆ گیرێت. بۆ نمونە لە زۆرێک لە وڵاتانی دەور و پشتمانە لە خۆرەڵاتی ناوڕاستە سانسۆرێک کردیە، هونەرمەندێکە بە هەزار زەحمەت و ئیشێکی شانۆی سەروبەری لێگیریە. بەڵام من پێم وایە لەم وڵاتە بەحس ئەندیشە سازی شانۆ نییە کە بەری پێک باش بەحسەوەیە کە هێشتا شانۆ بە پێویست نازانن. یعنی شانۆ وەکو نان وەکو وەکو هەناسە نییە بۆ شەهروەند بۆ تاکی ناو کۆمەڵگا و ئەم شتە بە لە حازی فەرهەنگی کولتوری بەکاری لێ بکرێ. هەم ئەرکی هونەرمەندانە بەڕای من زیاتر ئەرکی هونەرمەندەکانە دواتر ئەرکی کاربەدەسانی حکوومەتە. یعنی ئەمە شتێکی متەوازنە بگرە ئەگەر وەختی حکوومەت کەم و کۆڕی هەیە ئەرکی هونەرمەندان 100 بەرابەر زیاترە بێت. باشە، یعنی با یەک تۆس باسی هونەرمەندمان کرد بەو دیوە سلبی کە ئێوە باسان کرد. بەڵام من ئەیبی نانا ڕەخنەی دیوە باشە بە سلبی ئیزادی بە شتەکەوانەیە زۆر باشە هونەرمە سلبیەکەینەوە باسی واقعێک دەکەیت کە ڕۆلی هونەرمەند لە واستەیە زۆر باشە. بەڵام ئەم هونەرمەندە پاسیڤی کە باسەکرێت هەوڵ نایات ئەبدەیت نییە هەموو شتانی کە هەیە ساڵانە ئەگەر ساڵی جارێکیش بێت 2 ساڵ جارێک بێت 3 ساڵ جارێک بێت شەڕ لەگەڵ خۆیاکا بۆی کە بتوانێت کارێکی شانۆی بەرهەم بهێنێت و بتوانێت زۆرترین بینەر بۆ خۆی ڕابکێشێت. ئێمە ئێستا بۆ نمونە لە ناو شانۆ خاوەن چەندین دەرهێنەر و خاوەنی چەندین گروپین کە لە پێناو ئەو کارانەی کە یکەن بۆ ماوەی چەندین مانگ چەندین ڕێگەی جیاوازەگر نەبێت. مامۆستا کامەران کاتێکی شەکات مامۆستا عادل لەو گەنجانەی لەگەڵ یاییشەکەن زۆر باسمان کردووە لەگەڵ مامۆستا عادلوان چۆن شێوازەکانی مارکێتینی شانۆی گۆڕاوە، چۆن لە زۆرترین ئاستا بینەران بێنە ناو هۆڵەکانی شانۆ. کۆی هەمووم قەیران و هەمووم کێشانەی کە هەیە من بۆ خۆم پێم وایە وەکو شانۆکارێک دوو لایەنە، یەکیان لایەنی ژێرخانە کە پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە، یەکیان لایەنی سەرخانە کە خودی هونەرمەند و ئەندێشە و بیرکردنەوەی هونەرمەندە. پرسیارەکەم با ئاوا لێ بکەم و بیکەم بە پرسیار تا چەند ئەم ژێرخان و سەرخانە لای ئێمە هەوڵی دروستکردنی دراوە یاخود بناغەیەکی بۆ دانراوە. باسمان کرد کە نیمانە بەڕاستی، بەڵام هیچ هەوڵێک هیچ گەشتبینیەکەیە بووی
کاک حەمە سوار هەمووتان دەتوانن بە کورتی قسەی لەسەر کەن چونکە کاتەکەمان بەرەو تەواو ناکەم لە بەرەوەی تۆ دابشکردنی ئەدوارەکانیش ڕەک وەکو ئیشی حکوومەتی هەرێمە دەی تۆ 2000 لێوە قسەکەی دەبێت لەسەر ینی بەڕاستی ئێمە ژێرخان تەنها بەهۆڵ تێنەگەین معریفە ژێرخانە شانۆکان خۆی ژێرخانە ینی ئێمە ژێرخانمان کورت کردەوە لە هۆڵ و لە ئینارە و لە شتیوە بەڵام ئایا بەڕاست ئێمە بە ئەم پرسیارە بکەین لە ئاستی معریفەیە چەند دەرهێنەری گرنگمان هەیە چەند ئەکتەری گرنگمان هەیە چەند نووسری گرنگمان هەیە چەند سینۆگرافەری گرنگمان هەیە چەند دراماتۆرگمان هەیە کاکە ئەو مجتەماعی ئێمە لەم قۆناغەیە ئەو هونەری ئێمە توانە هەیە لەم لیڤلا ئەو بکە مەسەلەی هونەرمەندیش بە ئیشی ڕەبت نییە بە ئیشی تاکە کەسیەوە مەسەن تۆ ئەڵێ هونەرمەندێک هەوڵەدا 3 مانگ یان ساڵێک ئیشێک بکە ئەمە لەبەرەوەی هەوڵی تاکە کەسیە ئەو مەسەلەیە پرسێکی جەماعیە ئەبێ هونەر وەکو پرس کاریگەر بێ وەکو پرس پێگەی هەبێ وەکو چۆن ئێستا لە لایەنەکانی تر شوێنیان هەیە بەس دەبێت دووسێ شت بکەم چکە تێپەڕی لەسەرم بکاتم نەبوو مەسەن سەپۆرت داوای کامەران داوای سەپۆرتی دەسەڵات دەکات دەسەڵات لە وڵاتە حیزبە باش یعنی خۆمان یەکلاکەینەوە بەڵام ئەگەر حیزبی سەپۆرتکات چ کێشێکی تایە بۆ هونەرمەندێک عادەتی باس سەپۆرتی کرد کە سەپۆرت کرا و ئیش کرا سەپۆرت لەم وڵاتە مەرزدارە ئێستا خەریکەوە بە شانەوە دەردەکەوێت بە دراما دەردەکەوێت بە فیلم سازی شەو خەریکە دەردەکەوێت سەپۆرت مەرزدارە تو ئەبێ هونەرێک بکەی بێتە خزمەتی هەندێک ئایدیا بکەیت ئەو وەختە سەپۆرت دەکرێت دەنا بۆ ئیشی کە سەپۆرت ناکرێت یعنی بەس ئەو شتانێک کە سەپۆرت دەکرێت ئایا ئەمانە باشترین کارن یاخود ئایدایەکیان هەیە کە شایستە ئەو سەپۆرتکردنەکەیە ئەمە یەک دوو ئەوەی کاکامەران باسی کرد زۆر گرنگە ئێمە بەڕاستی باسی ماموزینی کرد پرسی خۆ بەکەم زانینمان هەیە نوێگەری بۆ تێگەیشتوونە تەنها بیکێت پێشکەشکەین تەنها ئارتۆ پێشکەشکەین یعنی ئەم ئەو کلتورە گەورەتەیە ئەو هەموو پاشخانە گەورەتەیە بەڵام بۆ عقلێکی گەورەمان نییە ئەم پاشخانە بکاتە بەرهەمی گەورە کێشەی ئێمە کێشەی عقلە کێشەی ئاگاییە هەتا عقلێکی گەورە نەبێ کە لەگەڵ ئەم پاشخانە لەگەڵ ئەم بینەرە لەگەڵ ئەم ڕۆژە تەعاملکە هونەری کوردی بە ملیارش پارەی بخەیە سەر ڕۆژەکەی لەمە باشتر نابێت دەستخۆش مامۆستا عادل ئەم کرمانجی پەیوەکی بکارتینن بێژین ئێتیم و سێوی ئێتیم و سێوی ئەو کەسە نەدایکەی نەباب هەی وەختێ ئێکێ نەدایک هەبیت نەباب هەبیت وی دەمی هەمی ژیان البەروی کەویتە ڕەوشەکە نەسروشتیدا چونکی کەس پشت نینە پشتگیری لێ بکات و پشتەوانی لێ بکات دا ئەو مرۆڤ بشێت لەوی نەبکات دیتنا من ئەڤروکە هونەرمەندی کورجی یەت وێ قۆناغێدات بۆڕیت بژە بۆچی مەسەن تا گوت پێنگاف ناهێن ما کی دێ وان کارا کرد دا مەز پەیمانگەهێت هونەری جوانێت هەیە ئەس بژم زا سیهن چلن چەندت گەلەکن مانە و کولیژی مە گەلەکێت هەن حتا نوکە تا گولی بووە کو ئەف پەیمانگە یان ئەف کولیژە کۆنفرانسێکی بکەن یە زانستی سەر ڕەوشە هونەری مبخۆ گولێ نەبووە مبخۆ گولێ نەبووە ما وەزارەتە ڕەوشەنبیری هەیە و ئەمە کاری وێ سەرەکیە ئەمە 10 ساڵە دەدیتە خڕبە بوونێک دانوستاندنێک کۆنفرانسێک تشتێکی سەر کە دوێ ڕاستە ئەزمە ئابوووریە کوردستان تێداد بوورید ڕاستە ئابلوقەیەکە مازن یار سەرمەدە هەیت ئەسڵەن دژمنێ مە یەوێ دانیت ئادا ڕەوشە هونەری بگەیتە ئەوێ قوناغی یە ئەم تێدا یعنی ئەوە حوسانینە بەس پرس ئەوێ هاتینە برین نەخارێک کەلوێ ڕەوشە ئابوووریە نەسروشتی ئەم دێ چاوە شێین بەڕەوانیەکەن و دێ چاوە شێن پێنگاوە هاوێژی دەستخۆش ئەبە نهاتێکی دەستخۆش بێ سپاس ببوورە با مامۆستا و تریفەکانی مامۆستا کامەرا ئەگەر قسەیەکی ما بێت ئەو خاڵی کە حەزم کرد باسی کەم ئەویش نێو هونەرمەندانە من هاوڕام لەگەڵ کاک حەمەسوارکەوە هیچ بۆچوونێک نییە لە زوربا هەوڵدانێک نییە بۆ پەرسەندن بە ئاسی معلوماتی ئەو هونەرمەندان بۆ شتێکی تازە بێنێتەکایەوە لەگەڵ ئەوەشا تەمەشاکەی بوارەکە پڕ بووە لە چەند کە پیانەڵێ هونەرمەند من ماوەیەکی زۆرە هیچ ڕخنەیەک هیچ قسەیەک و هیچ کۆمنتێک نانووسم لە بواری هونەریە چونکە هەچ ڕخنەیەک بگریت ئەبی بە دوژمنی چونکە زۆربەمان خواخوامان مەدح کرێ خواخوامانە بڵێنتەوە شتێکی زۆر گەورە و دروست کردووە هیچ ڕخنەیە قبوڵ ناکەین جگە لەوەش تەماشا ئەکەین لە نێو خۆمانە ئێمە سەلیم نین ڕقمان لە یەکتریە چەند جار وتومە ئەگەر ئێمە هونەرمەند چەکی بەدەست بووە ئێستا یەکتریمان قڕ کردبوو چونکە ئەوەگە ڕقمان لە یەکتریە یعنی بڕوا ئەەکەی دوا قسەم ئەوەیە ساڵی پار
چوار پێ هونەرمەند چوون بۆ لای بەرپرسێکی وەزارەتی ڕۆشنبیری شکاتیان لە من کردوتیانە بۆچی هەموو ساڵە کامەران ئیشەکات دەست خۆش تریفەخان ئەگەر شتێکت ما بێت من پێم وایە باسی بۆ شایەکانمان کرد ئەو شتێکە بە زێهنی منەگا کە بتوانێت وەکو چارەسەرێ وەکو ڕاهکارێ من پێم وایە هونەرمەندەکان لە خۆیان و دەست پێکەن و ئەخلاقی حرفەی لەناو خۆیانە دروستکەن وەختێ تۆ هونە وەکو هونەرمەندی ئەخلاقی حرفەیت بێ متاڵبات و داواکاریشت فێرەبی کە متاڵبەت و حەقی خۆت چۆن داوا لە حکوومەتەکان لە بەرپرسەکان بکەی شتێکی تریش کە من بە زێهنمەگات ئەوەیە کە بەو هیوایم کە هەولێری پایتەخت شانۆی بەردەوامی بێت یعنی شوێنێکە معمولن لە شارە گەورەکان شوێنێکی تایبەت بە شانۆ چەند قاعەیەکە شانۆی بەردەوامیان هەیە ئەم گروپانە ئەکتیڤن ئیشەکەن و ڕفتار و ئەخلاقی حرفەیان هەیە و ئەمە باعثەوێت کە NGO هونەریەکان چاپەمەنی کتێ و مەباحثی ئاکادمیک هەموو ئەمانە لە ئەستۆی خۆیەگرێت و هیوادارم کە داهاتوی شاون لەم شارە ڕوون بێت دەستان خۆش بێ بابەسانی وەڕە زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتان بۆم گفتوگۆ و قسەکردنە ببورن لەوەی کە گەرکاتان کەم بوو بێت لە کاتی شمگرتن زۆر هێشتنەوە هیوادارم گفتوگۆکەمان نەتیجەیەشی هەبوو بێت بینەرانی بەڕێز هەمیشە کە بەرنمەیەکەکەینەوە هونەرمەندانی کەیان ئەوانی کە بینەری بەرنمەکانن ئاگیان لێ هونەرمەندانی کورد بەڕاستی لە ناو تەنکەشە و قەیرانێکی زۆران چ تەنکەشەی تاکە کەسی بێت وەکو هونەری یاخود تەنکەشەی گشتی بێت یعنی کاتێک دەوڵەت لە ئاستە گەورەکەی و لە ئاستە بچووکەکەشی لە هەموو جووگەکانیەوە هەستەکەین بەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان دەستبەرداری کایی کللتوری و ڕۆشنبیری و هونەری بووە هیوادارم لە ڕێگەیم بەرنمانەوە بتوانین ئێمە ئەگەر خاڵێکی بچووکیش بێت دای بنێن لە ناو ئەو بۆشایە گەورە و ئەو بۆشایەسکەی کە دروست بووە لە ناو ناوەندی هونەری و ڕۆشنبیری کللتوریە تا بەرنمەیەکی تر بە کامەرانیتان نەسپێرم خواتان لەگەڵ